مفاوزاتە بەڵام تا ئێستا بەداخەوە ئەو لایەنە پێداگیری لە خواستەکانی خۆیەکە و ئەو چوار لایەنەش تا ئێستا ئەو قەناعەتەی کە پیانە کە سیستمی پەرلەمانیەکە لە دەستور و لە کۆنگرەکانی خۆیانە تاکیدیان لێکردەوە دیفاع لەو پرینسیپە و لەو بنەمایەکەن و هیچی تر. ئەم کۆبوونەوەی تا چەند پەیوەندی بە کۆبوونەوەی دوێنەی بارزانی هەیە بە لەگەڵ لایەنەکانی دیکەی سیاسی کە کۆبەوە هیچ پەیوەندێکی بەو دانیشتنەوە هەیە؟ بەداخەوە شێوازی دانیشتنی دوێنەی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان مەسعود بەرزانی لەگەڵ ئەو لایەنانە شێوازێکی لەگەڵ ڕێزمان زۆر نامەدەنیانە بوو و دەرکردنی بەیاننامەکە شێوازێک بوو زۆر سەرسڕهێنەر بوو و خۆیان کەوتونەتە ناو قسێ و وتارێکی دژبەیەکەوە. چەند هەفتەیەک لەمەوە پێش سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان و حیزبەکەی ڕایگەیان کە ئەو کارەی کە پەرلەمان کردوێتی بەشێکە لە پرۆسەی دیموکراتی، بەڵام دوێنێ بۆ چەندەمین جار دووبارەیە کاتەوە کە ئەوەی لە 20 حیزێرانە ڕوویا و کوتەتایە. من نازانم ئایا پێناسی ئەو کەسەی و بەڕێزێکە و بەیاننامەی نووسیوە بەڕاز لە پێناسی کوتەتا تێگەشتووە و لە پێناسی پەرلەمان تێگەشتووە لە پێناساوی پارتی بۆەوە ئەوەیە کە پێشووتر هەموو هەر پرۆژێک لە پەرلەمان بە سازانی لایەنە سیاسیەکان و ڕێککەوتنی لایەنە سیاسیەکان لە پەرلەمان خوێندنەوەی بۆ کراوەیان دەنگی لەسەر دراوە، بەڵام لەم پرۆژە یاسای سەرۆکاتی هەرێم سازانی لەسەر نەکراوان و پارتی پەراوێز خراوە. بۆیە پاساویان ئەوەیە کە بانقلابیان بە کودەتا ناوی ببن. نەخێر پاساوەکە ڕاز نییە. من بە پێ و زانیارانی کە من هەمە سەرۆکاتی پەرلەمان و سەرۆکاتی فراکسیۆنەکان پێش 20 حیزێران بە چەند مانگێک دەرفەتیان نا بە لایەنەکان چەند مانگ سەردانی لایەنەکانیان کرد کە ڕاوبۆچنیان لەسەر و بابەتە بڵێن لە پرۆژەی خۆیان بنێرە پەرلەمانی کوردستان. هەموو لایەنەکان پرۆژەی خۆیان هێنایە پەرلەمانی کوردستان جگە لە پارتی دیموکراتی کوردستان و پرۆژەکە ئیجراعاتی یاسایی خۆی وەرگرت و چاوەڕێی لایەنەکانی تر کات دیسانەوە سەرۆکی پارلەمان و سەرۆکاتی پەرلەمان لەگەڵ سەرۆکی فراکسیۆنەکان دەرفەتی تریان نا بە سەرۆکی فراکسیۆنەکان کە بۆ چوونی حیزبەکان بێنن. تەنها لایەن کە بە دێڕێکیش نەک پرۆژە بە دێڕێکیش نهاتە ناو کۆبوونەوەکانەوە و پرۆژەی خۆی نەبوو پارتی دیموکراتی کوردستان بوو و دوایی کەوتە بەکارهێنانی ئەم وشە لاستیکیە کە ناوی سازانە و خۆشیان ڕوونی ناکانەوە بەستیان وشەی سازان چییە؟ بەسیترین و سەرەتاییترین و ئەلفوبەی سازان ئەوەیە کە بڕێک لە خواستەکانی خۆت بیتە خوارەوە. بەڵام ئەوەی پارتی دیموکراتی کوردستانی ئێوە سازان نیە ببوورە قسەکەم تەواوکەم ببوورە ئەوەی کە پارتی دیموکراتی کوردستان لە ڕاستیا سازان نیە، سازشە و لایەنانەیە بۆ خواستی مانەوەی بارزانی بۆ 2 ساڵی تر بە هەموو دەسەڵاتەکانیەوە کە ئەمە لە کۆبوونەوە دووقۆڵی و پێنجقۆڵی و فرەقۆڵی و میدیاکانیش ڕایانگەاندووە و ئەمەش لە ڕاستیا بەنسبەت ئێمە وەکو بزنەی گۆڕان جگە لە سازش هیچ شتێک لە میدیاکان باس لەوە کرێت کە لایەنە سیاسیەکانیش لاریان نەبووە لەمانەوەی بارزانی بۆ 2 ساڵی دیکە. ئەوە بابەتێکی ترە. ئێمە قسەمان لەسەر گۆڕینی سیستمی سیاسی لە پەرلەمانی کوردستانە وکردنی سیاسیەکانی دیکە لاریان نیە لەمانەوەی بارزانی. ئێمە باوەڕمان بە گۆڕینی سیستمی سیاسی لە پەرلەمانی کوردستان بۆ سیستمێکی پەرلەمانی تەواوەتی و پێرفێکت، بەڵام ئەوە پارتی دیموکراتی کوردستان تا ئێستا وشەیەکی نییە لەسەر ئەم قسەیە. ئەبێ لەسەر ئەمە ڕێککەوین. ئەوە فقرەی دووەمە کە ئایا ئەو کاتە بارزانی لە چ دۆخێکە ئابێ. ئێمە کێشەی شخصیمان نییە و بەداخەوە لە ئەعلامەکانیش لەم ڕۆکەم تەرخەم بوون ئەوەی کە ئەو چوار لایەنە لە پرۆژەی یاسایی خۆیانە لە لیژنەی یاساییان کردووە بە هیچ شێوەیەک باس هیچ شخصێک نەکراوە، بەڵکو قسە لەسەرەوەی کە سیستمی پەرلەمانی بگۆڕێ. ئەم هەموو سەڵاتە لای سەرۆکی هەرێم کۆبووەتەوە بە جۆرە جۆرەکان کاریگرتە لەسەر مەلەفی ئابووری لەسەر بۆچی پێشمەرگەیەک ناگرێتەوە بۆ مەلەفی ئابووریمان بۆ شێوازەیە بۆ حکوومەت بۆ بۆچی وەزیری پێشمەرگە بە هیچ هەنگاوێکی ناوە بۆ یەکگرتنەوەی هێزەکانی پێشمەرگە؟ بەڵێ هێزی وەزیری پێشمەرگە وەکو کەسەر بە پشی گۆڕانە و لە یەکەم دەقەوە کار بۆ ئەماکە، بەڵام بەداخەوە ڕێگریەکی زۆر هەیە لەو هێزە حیزبیانی کە هەیە کە سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانیش خۆی بەشێکە لەو قەیرانە و هێزی حیزبیان. کاک محەممەدانی بەردەوام ینی لایەنە سیاسیەکانی کە بەتایبەت ئۆپۆزیسیۆن بۆ چوونە حکوومەتە باس لەوەکەن کە ڕێگری هەیە لە چاکسازیکردنا، ڕێگری هەیە لەوەی کە قەیرانەکان چارەسەر بکرێن، ڕێگری لەوەیە پێزی پێشمەرگەیەک بگرێتەوە، ڕێگری لەوەیە کە موچە نەبێتکەواتە ینی بۆچی لە حکوومەتێکان کام هەموو ڕێگریە هەیە؟ ئێمە بەڕاستی بوونمان لە حکوومەتە هیچ بەرژەوەندێکی شخصی و حیزبیمان نییە. لەوە چێ بۆ گۆڕان ئاسانترین شت و سەربەرزترین شت کە ئەوە بەیە کە بتوانین لە حکوومەت بکشێتەوە. زۆر ئاسانیشە، بڕیارەکە زۆر زەحمە نییە بەنسبەت بزنەی گۆڕانەوە، بەڵکو مانەوەی بزنەی گۆڕان لە حکوومەتە بۆ شەڕکردنە بۆ برنامە و پرینسیپانی کە بە دەنگدەرانی یاوە و لە ڕاستیە بمانەوەی جگە لە پێداگیری لە بەرنامە و پرۆژەی چاکسازی لە حکوومەتە هیچ شتێکی بەرژەوەندێکی شخصی حیزبیمان نییە. ئێمە هەر کاتێک زانیمان
بە ڕێگریەکان گەورەترە بن ئەو کاتە بڕیاریترین بەڵام بۆ ئەم ساتە وەختە ئێمە پێمان وایەمانەوەمان لە حکوومەتە و شەڕکردنمان بۆ ئەو پرینسیپ و بنەمانانە بڕیارێکی دروستە. ئەگەری ڕاگررتنی کۆبوونەوەکان لە سەرپرسی سەرۆکاتی هەرێم لە نێوان لایەنە سیاسەکان کەوا بڕیارە یەکشەم کۆبوونەوەیەکی دیکە ئەنجام بدێت و لایەنە سیاسیەکانی دەڵێن کە کۆبوونەوەیەکی چارەنووساز دەبێت و دوا بڕیارە بێت ئەگەری کشانەوە و ڕاگررتنی کۆبوونەوەکان چ کاریگەری نەرێنە بێ ینی دواتر پرسەکە بەرەو چ ئاقارێک دەبات. ئێمە وەکو بزنەوەی گۆڕان باوەڕی تەوامان بە گفتوگۆ مفاوەزاتەیە و ئێمە پێمان وایە بەردەوامبوونی مفاوەزات و گفتوگۆکان هیچ زەرێکی لێ ناکەین بەڵام ڕاستی ئەگەر بزانین هەرگەشتونێتە ڕێگای داخراوە بێ بیلەشتی میکانیزمی تر بکرێتەوە بەڵام بەداخەوە ئەو بەیاننامەی دوێنێ کە لەلایەن سەرۆکی پارتی بنەرسان و حیزبانەوە دەرچووە بەیاننامەیەکە لەو ڕۆژەوە زۆر کەم و کوڕیتایە بەبێ گەڕانەوە بەبێ پرسکردن بەلایەنەکانی تر بۆ خۆی دەڵێ یەکشەمەی داهاتوو کۆبوونەوەی کۆتاییە و بەداخەوە دیێڕێکی تری کە زۆر مەترسیدار ئەوەیە کە گوایە سەرۆکی پارتی دیموکراتیان بڕیاریاوە کە لەگەڵ ئەو چەند لایەنانەی تر کۆ نەبێتەوە کە نزیکەی لە ١٧ دەنگەکانیان لایە بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان و کۆمەڵی ئیسلامی یەکگرتووی ئیسلامی کوردستان نزیکەی لە 65 بۆ 70 دەنگەکانی کوردستانیان هێناوە بەڵام سەرۆکی حیزبێک تاگلیانان ئەم بڕیارە ئەیە بێگومان ئەم چوار لایەنەش ئەمڕۆ ئەبێ هەڵوێستەیە بکەن لەسەر ئەو بابەتە بەڵام دیسانەوە ئێمە ئەیڵێنەوە ئەشیڵێنەوە وەکو ئەمڕۆ سەرۆکی پەرلەمانیش ڕایگەاندووە شوێنی یەکلاکردنەوەی ئەم بابەتە پەرلەمانی کوردستانە ئەگە پرۆژەیەکی جددی کۆنکریتی ئەگەر شوێنی یەکلایکردنەوەی پرسەکە پەرلەمان بێتن کاک محەممەد بۆچی وەلایەنە سیاسیەکان لە دەرەوە کوابنەوە لەگەڵ پارتیان لەگەڵ خودی خوان لایەنە سیاسەکان کۆ دەبنەوە پرۆژە لە دەرەوە ئەبەنە پەرلەمان بۆ چارەسەرکردنی کێشەکە لە ڕاستیە پەرلەمانی کوردستان نوێنەری هەموو لایەنەکان و ئیرادی سیاسی خەڵکی کوردستانە پەرلەمانی کوردستان دەرفەتی یاوە بە لایەنە سیاسەکان نەک ئەوەی بڕیار لەوێ بدرێ دەرفەتدان بە لایەنە سیاسەکان بۆ ئەوەی پرسوڕاوێژی خۆیان بکەن و بگەنە جۆر لە جۆرەکان ڕێکەوتن و سازان جیاوازە وەک لەوەی لەکوێ بڕیارەکە درێ بڕیار ئەبێ لە پەرلەمانی کوردستان بدرێ و پەرلەمانی کوردستان شوێن یەکلاکردنەوەی بابەتەیە بەڵام دەرفەتدان بە لایەنەکان مانای ئەوە نییە کە دژی بڕیاردان بێ لە پەرلەمانی کوردستان بەڵام بەداخەوە پارتی دیموکراتیان تا ئێستاش لەو کۆبوونەوەوانە و لە پەرلەمانی شاپە پرۆژەیەکی کۆنکریتی دقیقی تێکستێکی معلومیان نییە چیانەوێ ئەوەی یانەوێ سازشە نەک سازانە من دیسان تاکی دەکەمەوە و ئەوە لە قسەکانیان و لە خیتابەکانیانە دەرەکەوێ و بەردەوام ئەم سازشە بە شێوازی جیاواز بە زمانی جیاواز دەریە بڕن بەڵام ئەگە پرۆژەیەکیان هەیە فەرمەوە پەرلەمانی کوردستان و لیژنەی یاسایی پەرلەمانی کوردستان و چیتر پەرلەمانی کوردستان ئەو بێڕێزیە نەکرێ بە پەرلەمانی کوردستان کە لەلایەن ئەندامان و سەرۆکی ئەم حیزبەوە ئەکرێت چونکە بەڕاستی پەرلەمانی کوردستان شەرعیەتی هەیە و بە دەنگدانی خەڵکی کوردستان لەو شوێنەیە ئەم زمان و کۆبوونەوەی لە ڕاستیا زمان و کۆبوونەوەی سەدەی ناوەڕاستە و هیچ ساڵی 2015 نییە تازە بە تازە لە وشەی کوتەتا بۆ پەرلەمان بەکاربێنێکە لە ڕاستیا من دیسانەوە ئێڵێمەوە بەداخەوە و برادرانە لە مەفهوم و چەمکی کوتەتا لەوە چێ تێنەگەشت بن لە مەفهوم و چەمکی زۆرینەی پەرلەمانی تێنەگەشتون لە مؤسسەی پەرلەمانی محەممەد سەر کۆبوونەوەی چوار لایەنە سیاسیەکە وەگەر هەڵوێستەکانەوە بێ کاگەر بێت ئەم پرسە چارەسەر نەکرێتن ئەنی ڕێگەیەکی دیکە هەیە کە پارتی پێی وایە چارەسەری کێشەکە کە ئەویش گەڕانەوەی بۆ خەڵکووە خەڵک بڕیار بدە کە سەرۆکی هەرێم لە پەرلەمانەوە هەڵبژێریان لە ناو خەڵکەوە هەڵبژێریانی بۆچی لایەنەکانی دیکەی سیاسی بەمەیە ڕازینین ئێمە کوا دژێ و پرینسیپە بووین ئێمە بە پێچوانەوە وەکو حیزبێکی مەدەنی دەنگدەر بەردەوام باوەڕمان بە بنەماکان و پرینسیپەکانی هەڵبژاردن هەبووە بەڵام لە ڕاستیە چاوبەستکردن و چاواشەکردنی خەڵکیش بابەتێکی ترە ئایا ئیرادی خەڵکی کوردستان لە پەرلەمانی کوردستان و ئەو خەڵکانی کە دەنگیان ناوە بەندان پەرلەمانەکان ئەوە تعبیر نییە لە ئیرادی خەڵکی کوردستان و تعبیر نییە لە جۆر لە جۆرەکان دەنگی خەڵکی کوردستان بەڵام ئەگەر بێتە سەر هەڵبژاردن ئێمە بە هیچ شێوازێک دژی پرینسیپەکانی هەڵبژاردنین بە پێچەوانەوە خواستی گەورەی بزوتنەی گۆڕان هەڵبژاردن دەنگدانە بەڵام بۆ خۆتە زانین دۆخی کوردستان چییە و لە بانگی شەشە ئەو کاتە کە سەرۆکی هەرێم هێشتا شەرعیەتی مابوو خۆی داوای لە کۆمیسیۆنەکە هەڵبژاردن بکرێت کۆمیسیۆن وتی ناتوانین هەڵبژاردن بکەین لەبەر شەرعیەتی نەماوە سەرۆکی ئەوە من قسەی من نییە قسەی یاسایە کە یاسا بەپێی ئەو دەق یاسانێک کە لە بەردەستمانە نەخێر لە دوای 28ەوە شەرعیەتی نەماوە یاساکەوارم لەگەڵی دانیشت بوون دەقی یاساکەوا دەڵێ و ئەو لایەنانش کە دوێنە لێ بوونەوە ئازادن چۆن مامەڵی لەگەڵاکەن وەزیری پێشمەرگە لە کۆبوونەوەیکە لە پێشوازی یەکێک لە وەزیرەکانی دەرەوە لە کۆبوونەوەیە لەگەڵ سەرۆکی هەرێما باشدار بوو لەو و بەیان دەرچوونی بەیاننامەی سەرۆکی هاتی هەرێمیش بە ناوی سەرۆکی هەرێمەوە دەرکرا بوو
من ئەوەی دوێنێ حەقم نییە بەسەریەوە بەڵام ئەگەر بوارم بی لەسەر و هەڵوێستەی وەزیری پێشمەرگە کە لە ڕاستیە ئەوە سەربەرزی و شەرەفمەندانەیە بۆ وەزیری پێشمەرگەی کوردستان کە حیزبیانە بیری ناکاتەوە بە پێچەوانەوە ئەولەویەت و ژیانی پێشمەرگە و شەڕی داعش و ئەو بە مەلەفەی کە لایەتی زۆر گرنگترە وەک لەوەی کە مامەڵە لەگەڵ کەسێکا بکریانەکرێ بۆیە ئەولەویەت لای وەزیری پێشمەرگە شەڕی داعشە و هەروەها بەرژەوەندی خەڵکی کوردستانە لە بەرگریکردن و بژێوی و ژیانی پێشمەرگەیە لە پێناو ئەو هەدەفە گەورە و ئامانجە گەورەیە وەزیری پێشمەرگە وەکو پیاوی دەوڵەت مامەڵەیەک لێ کردووە نەک وەکو کەسێکی حیزبی کە ئەوەش بەڕای من لە ڕاستیە دەستکەوتە بۆ بزنێ گۆڕان نەک نەنگی بێ چونکە وەزیری پێشمەرگە کە لەو شوێنەیە دیسانەوە ئەڵێمەوە وەکو کەسی دەوڵەت تەعاملی کردووە نەک وەکو سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان کە بەو شێوازە حیزبیانە تا ئێستش سەرۆکی حیزبە بەداخەوە مامەڵەی کردو نەک وەکو سەرۆکی هەرێمی کوردستان بۆیە وەزیری پێشمەرگە بۆ لەو ڕوانگەیەوە مامەڵەی کردووە. بەڵێ کاک محەممەد دوا پرسیارم ئەوەیە گەرات و ئەم لایەنانە نەگەنە ڕێکەوتن